وە پێشەکی زۆر سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ لەم کاتێک کە ئاوا هاوکارمانیان کرد مەعاشەکە نەبوو یاری زرفەکە تۆزە زۆر ناخۆش بوو ڕبی پایە بەرزم لەم دنیا دنیا زۆر سوپاس خوا ئینشەڵا بەرەکەتی تێکەوێ دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم لە کاک نەجات لەو کاکە بەڕێزانە بەڕاستی زۆر عەزێتیان لەگەڵ ئێمەیە کێشاوە مانگی قەدرە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر بەخشینە ببەخشن تاخوای گەورە پێتان ببەخشێتەوە هاوکاری مناڵی بە باوک بە جلوبەرگ پێداویستی قوتابخانەیان لە کاتی زستان لە نەوتایە لە هەموو شتێکە زۆر هاوکارمانن بە ئامانەتەوە ئامانەتەکەیان نەگەێنن بە ئێوە هاوکاریان بن. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین و سینگەی چەمشەماڵ کە بڕیار بوو کۆمەڵێک پرۆژە و کار و چالاکیمانە بوو بۆم ڕەمەزانە ئەمڕۆ پێنجەم پرۆژەمان کە هاوکاریکردنی 150 خانەوادەی هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت بوو لە سنووری چەمشەماڵ کە هاوکاریمان کرد سوپاسی ئەو خێرخوازاناکەین کە هاوکارمان بوون کە دەستبارمان بوون لە دابینکردنی ئەو پارەیە کە لە دەرەوەی وڵات سێ خێرخواز پارەکەیان بۆ دمان دابین کردووە لە ناوی وڵاتیش خی گەورە بەرەکەت کاتە ماڵ و حاڵ و سەروەتیانەوە و بەبێ جیاوازی بەبێ هیچ شێوەگەوەی کاتبێتە لە یەکی ڕەمەزانەوە تاواکو 21 ڕەمەزان ئێمە ناومان بۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت نووسیوە و لە هەموو پرۆژەکانە نزیکی 600 نەفەر سوودمەند بووە لە دەستگای خێرخوازی بەخشین و سینگەی چەمشەماڵە و ئەو کەسانەیشی کە زەرعی گورچی چاندنی گورچی لایەنە بۆ یاوە خۆ نەخۆشیەکی درێژخایانیانە ویان جەڵدەیەکی دڵ ویان قەستەرە و هین بۆ خۆمان سەردانی ماڵەوانمان کردو لێ هاوکاریانمان